خەڵاتی لێبوردەیی کە ماوەی 7 ساڵە بە بەردەوامی لە هۆڵەندا دابەش دەکرێت ئەم ساڵ بەخشرایە پلەتفۆرمی دیالۆگ کە ڕێکخراوێکە نوێنەرایەتی بزاوی خزمەت دەکات و هەوڵ و چالاکیەکانی بزاوی خزمەت لە پێناو ئاشتی و پێکەوە ژیان بە خەڵکی دەناسێنێت. بە شێوەیەکی گشتی چواردە ڕێکخرا و دەستگا کاندید بوون بۆ بەدەستێنانی خەڵاتەکە، بەڵام لە ئەنجامی دەنگداندا پلەتفۆرمی دیالۆگ توانی ڕێژەی 61% دەنگەکان بەدەست بهێنێت و خەڵاتەکە بباتەوە. خەڵاتی پەلەی زڤاندی ڤێردراگزام هایت 2018 کە بە خەڵاتی لێبوردەیی ناسراوە ساڵانە دەدرێت بەو ڕێکخرا و یاخود ئەو دەستگای کار و چالاکی جۆرا ئەنجام دەدات لە پێناو بەرقەرارکردنی ئاشتی و لێبوردەیی. لە مەراسیمێکی تایبەتدا خەڵاتەکە بەخشرایە پلەتفۆرمی دیالۆگ. دکتۆر ئەمیر ئێرتاش سەرۆکی پلەتفۆرمی دیالۆگ باشداری لە بەرنامەیەکی تایبەتی ڕۆژنامەنووس ئێرکان تۆفان کرد بە ناوی بەرنامەی سیخولەک و چەندین زانیاری دەربارەی دروستبوونی پلەتفۆرمەکە و کار و چالاکیەکانی پلەتفۆرمەکە پێشکەش کرد. ئەمیر ئێرتاش دەربارەی پلەتفۆرمی دیالۆگ وتی پلەتفۆرمی دیالۆگ لە ساڵی 2002 دامەزراوە و لەو کاتەوە هەتا ئێستا بە شێوەیەکی زۆر چالاکانە لە کار و چالاکیەکانمان بەردەوامین. لە ساڵی 2017دا چالاکیەکمان لە ژێرناوی پێکەوە ژیانی هاوبەش پێشکەش بە کۆمەڵگەی هۆڵەندا کرد. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توانیومانە نزیکەی 10,000 کەس کە ناکۆچی و جیاوازیان لە نێواندا بوو بە یەک بگەێنین. بەڵێ توانیمان سەرکەوتنێکی لەو شێوەیە بەدەست بهێنین. ئەم ساڵ توانیمان ببینە براوەی ئەو خەڵاتە. ئەوە مایەی شانازیەکی زۆر گەورەیە بۆ ئێمە.